سڵاو بەڕێزانم کاتەوە هەموو کاتێکتان باش. وەفدی دانوستانکاری کورد بۆ بەشداریکردن لە حکوومەتی داهاتووی عێراق لە دوێنێەوە گەیشتوونەتە بەغدا و تا ئێستاش چەند کۆبوونەوەیکیان لەگەڵ لایەنە عێراقیەکان ئەنجام داوە. ئێستاشدا لەگەڵ لایەنە سونیەکانی عێراق کەمێک پێش ئێستا چوونەتە کۆبوونەوە دوای مشتومڕێکی زۆر لەسەر دیاریکردنی کاندیدی ڕاستپێرا و بۆ پێگەێنانی حکوومەتی نوێی عێراق. ئێستا سەرجەم لایەنەکان سەرقاڵی چۆنەتی بەشداریکردن لە حکوومەتی داهاتوو. ئەم بەردۆخی ئێستا لە عێراق هاتۆتە ئاراوە چ سەنگێکی داوە بە کورد لە پرسی بەشداریکردن لە حکوومەتدا. وەفدی دانوستانکاری کورد دەکرێت چی بکاتە بنەما بۆ بەشداریکردن لە حکوومەت بۆەوەی لەلایەک بەشداری کارا بێت و لە لایەکی دیش بۆ چارەسەرێک بۆ کێشەکانی لەگەڵ بەغدا بدۆزێتەوە. بەڕێزان لە دیوی دومی هەواڵ تاوتوی ئەم تەوەرە و وەڵامی ئەم پرسیارانە و کۆمەڵی پرسیاری دیکەی پەیوەندیدار تاوتوی دەکەین بە میوانداری هەریەکە لە بەڕێزان لە ستۆدیۆ میوانداری سەردار عەبدوڵڵا پەرلەمانتاری پێشووی عێراق لە فراکسیۆنی گۆڕانمان کردووە بەخێربەی کاک سەدار. هەروەها لە ستۆدیۆ نارتی لە شاری دهۆک سامیە تروشی ئەندامی پەرلەمانی خولی پێشووتری پەرلەمانی عێراق لە فراکسیۆنی یەکگرتوو. بەڕێزان ئێوەش لە تۆڕی کۆمەڵایەتی فەیسبوک لە پەیجی نارتی دەتوانن پرسیارەکانتان لەسەر پرسی دانوستانی کورد لەگەڵ حکوومەتی عێراق و ئایندەی بەشداری کورد لە حکوومەتی داهاتووی عێراقدا تاوتوێ بکەین. کاک سەردار سەرنجی تۆک و ئەندامێکی پێشووی پەرلەمانی عێراق لەسەر دەستپێکی دانوستانەکانی کورد لەگەڵ حکوومەتی عێراقی لەم دۆخی ئێستادا چییە؟ وەفدی کوردستانی وەفدێکی باشە لە ڕاستیە نوێنەرایەتێکی باشەکە و نوێنەرایەتی پێنج لایەن ئەساسیەکەکە و ئەوەی کە ئاگام لێ بێ من پێش بەڕێکەوتنی وەفدەکە بۆ بەغا لەگەڵ هەندێکیانە قسەم کرد و بە پەیوەندی بەردەوامیشم لەگەڵیان خۆیان کۆبوونیان کردووە لەگەڵ سەر کۆمار کۆبوونیان کردووە دیارە لەگەڵ وەفدی هەوپەیمانی نیشتیمانیش کۆبوونەتەوە خۆتان باسان کرد لەگەڵ دکتۆر حەیدەریش کۆبوونەتەوە هەروەها ئێستا لە کۆبوونەوەیان لەگەڵ اتحادی سونەکان دیارە ئەمە جەلسەی بیدایی مفاوەزاتە ئەو برادەرانە طرحی خۆیان کردووە دیارە وەرەقەیەکیان هەیە وەرەقەیەکی ئەوەلیان هەیە وەفدی کوردستانی خۆیان ئامادەیان کردووە جەولەیە کەمی مفاوەزات وا پێشبینیەکەم تەواو بکەن و بێنەوە هەرێمی کوردستان بۆی نەتایجەکان لەگەڵ سەرکردایەتی حیزبە سیاسیەکانی کوردستان باس بکەن و بڕیاری دواتر بدەن بەڵام ئەم مفاوەزاتە دەبێ وەکو خۆی سێریکە بەڵێ کاک سەدار بەر لەوەی باسی و دەکاینەوە مفاوەزاتەکە بکەین بەڕێزان بە کاگەدارن کەمێک بەر لە ئێستا تەقینەوەک لە شاری هەولێر ڕووی داگەداتن دەکەین پاش کەمێکی تر وێنەی ئەو ڕووداوی شاری هەولێرتان بۆ دەگوازینەوە لەگەڵمان بن ئەبوو کاک سەدار ئەگەر بەردەوام بی بۆ ئەوەی لە مفاوەزاتەکە بگەین بۆەوەی لە ڕۆڵی وەفدی کوردستانی و هێزە کوردستانەکان بگەین دەبێ مفاوەزاتەکە وەکو خۆی ببینی ئەم مفاوەزاتە بۆ کورد ئاسان نییە بەڵام موقعیەتی کورد لە ناو معادلەکەیە زۆر بەهێزە کورد قەت ئەوەندە بەهێز نەبووە ئەبێ ئەم مفاوەزاتە وەکو ئەوە ببینین یەکەم ئەمە مفاوەزاتی تەنها پێکهێنانی حکوومەتێک نییە ئەمە مفاوەزاتی دووبارە بیناکردنەوە و ڕسمکردنەوەی سروشت و پێکهاتەی دەوڵەتی عێراق وەکو دەوڵەتێک ئایا دەوڵەتێکی مرکزیە دەوڵەتێکی فدرالیە لە مرکزیەتیایە هەیە قبولی مەسەلەی ئەقالیم قبولەکرێ ناکرێ تەوازن دوای ئەوەی کە سیاسەتی تاگڕەوی و سیاسەتی مرکزیەتی تۆند شکستی هێنا لە 8 ساڵی ڕابردووە ئایا ئەمە بووە بە دەرس بۆی بینایی دەوڵەت بە نوعێکی تازە بکەینەوە لەسەر بنەماکانی ئەساسی پرۆسی سیاسی کە لە دەستورە لەسەر ڕێکەوتبوونیان نا ئەمە دەبێت بکەینە خاڵی ئەساسی ئینطلاق ئەمە یەکەم بۆیە لەم منطلقەوە ئەبێ ئێمە قسە لەسەر مافە نەتەوایەتەکانی خۆمان بکەین کە پەیوەندی بە خاکەوە هەیە قسە لە مافە نەتەوایەتەکانی خۆمان بکەین کە پەیوەندی بە شەراکەتی سیاسیەوە هەیە بە سامانی وڵاتەوە هەیە ئەمانە ئەمەوە مەسئلانە کە بریتە لە بودجە و بریتە بەرەکاک سەدار ببوورە لەبەرەوەی هەواڵەیە بە پەلەیە دەچمە لای دواتر بۆ ماوەی چەند خولەکێک دەگەڕێمە وڵات بەڕێزان سەبارەت بە ڕووداوی تەقینەوەکەی هەولێر ئێستا کاوە عەبدولقادر پەیامنێری نارتی لە شاری هەولێر لەگەڵمان دەچمە لای کاوە دوازانیاری لەسەر ئەو ڕووداوەی لە هەولێر ڕوویدا ڕووداوی تەقینەوەکە چییە بۆ بینەرانی بگوازیتەوە بەڵێ سڵاوتان لێبێ دیارە ئێمە وەکو تیمی NRT ئێستا لە شوێنی ڕووداوەکەین ڕووداوەکە کەوتۆتە سەر ڕێگای کەرکووک هەولێر بەرامبەر پەیمانگای تەکنیکی هەولێر ئەو ڕووداوە بریتی بۆ لە تەقینەوەی ئۆتۆمبیلێکی جۆری تۆکسۆن هۆندا و بەپێی زانیاریە سەرەتایەکان کە ئێستا لە بەردەستی ئێمەیە تا ئێستا 4 برینداری لێکەوتۆتەوە و هەر لەو شوێنە
شوێنی ئەمنی تۆند گیراوەتە بەر و سەرجەم ڕێگە سەرچیەکانی ئەو ناوچەیە کۆنتترۆل کراون هێزە ئەمنیەکان گەیشتونەتە ئەو ناوچەیە هەروەکو باسم کرد بەپێی ئەو زانیارە سەرەتانەی کەوا لە بەردەستی ئێمەیە تا ئێستا 4 کەس بریندار بوون هەرچەندە نازاندرێ ئەو 4 کەسە هاوڵاتی سیڤیلن یاخود خەڵکی ترە یاخود هێزەکانی ئەمنین بەڵام لێکۆڵینەوە لە ڕووداوەکە لە تەقینەوەکە بەردەوامە وەکو خۆتەن لە سوورەکان لە وێنەکانە ئەبینن لە ئێستادا هێزێکی زۆری پۆلیس و ئاسایش و مکافەحە و هاتوچۆ لە شوێنی ڕووداوەکان سەرقاڵی هەڵگرتنەوەی یاخود بارکردنی پاشماوەکانی ئۆتۆمبیلەکەن ئەو ئۆتۆمبیلەی کە خۆی تەقاندۆتەوە و بە پێی زانیاریەکانی ئێمە لە ئێستادا کەسێکی گومان لێکرا و بە گومانی تەقاندنەوەی ئۆتۆمبیلەکە لە شوێنەکە کە لەو کاتی تەقینەوەکە سەرقاڵی وێنەگرتن بووە ئەوە هەرچەندە زانیاریەکان تا ئێستا ناتوانین بڵێن زانیاری دروستن دەستگیر کراوە لەلایەن هێزە ئەمنیەکان و هەر بە پێی زانیاریەکان لەسەر جەمبازگەکانی دەوری هەولێر یان 4 دەوری هەولێر بازگەکان داخراون ڕێگە هاتچۆکان داخراون بۆ ئەوەی پۆلیس و لایەنە ئەمنیەکان ئاسایشی ئەو ناوچەیە لێکۆڵینەوەکی جددی لەسەر ئەو تەقینەوە بکەن کە ئێستا لە هەولێربەڵێکاوە بەرپرسانی ئەمنی هیچ لێدوانێکیان نەداوە تا ئێستا هیچ زانیارێکی یاخود هیچ زانیارێکی سەرەتاییان نەداوە بەتایبەت لەسەر ئەو کەسێک کە دەستگیر کراوە بەڵێ تا ئێستا بەرپرسانی ئەمنی لەو ناوچەیە ئامادەنین هیچ لێدوانێک بدێن تا نەگەنا ڕاستی ڕووداوەکە یاخود لێکۆڵینەوەی ورتر نەکەن لەسەر تەقینەوەکە و جۆری تەقینەوەکە بەڵام ئەوەی کە بەدەست ئێمە وەکو ڕۆژنامە نووسان گەیشتووە وەکو تیمی NRT کە ئێستا لە شوێنی تەقینەوەکەین تەنها ئەوە هەیە کەوا ئۆتۆمبیلێکی جۆری تۆکسۆنە هۆندا تۆکسۆنە تەقیوەتەوە و هەر بە پێی زانیاریە سەرەتایەکانیش تا ئێستا ئەوەی زانراوە 4 هاوڵاتی یاخود 4 کەس لە تەقینەوەکە بریندار بوون و تا ئێستا نازاندرێ ئایا برینی ئەو هاوڵاتیانە سەختە یاخود برینداری سووکن بەڵێ ئێمە هەر لە ڕووماڵەکەمان بەردەوام دەبین بۆ گواستنەوەی وێنەی یاخود پارچەی ئەو ئۆتۆمبیلەیەکەوە بەڵێکاوەگەر شاید حاڵێکت نزیک بێ شاید حاڵێکی ڕووداوەکە بدوێنی ئۆتۆمبیلەی کە بەکارهێنراوە بۆ تەقینەوەکە تابلۆکەی بەغدا بۆ وەکو دەوترێت بەڵێ تا ئەگەر سڵاوت لێبێ ئێمە ڕاستە خۆ لەگەڵتین ئەگەر باس لەوە بکەی ئەو ئۆتۆمبیلێکەوە تەقیوەتەوە تابلۆکەی هەولێر بووە یان شارەکانی دەرەوەی هەرێمی کوردستان بووە تاکو ئێستا نەزانراوە لەلایەن ئێمەوەی وەکمان پێ نەگەیشتووە نازانین چەند دەرە ڕقەمەکەی تا ئێستا چەند قوربانی هەبووە لە تەقینەوە نەمزانێ قوربانی لێکەوت بێتەوە بەڵێ ئێوە ڕێو شوێنی چیتان گرتوتە بەر بۆ ئەوەی ڕووداوی لەو شێوەیە لە ئێستادا دووبارە نەبێتەوە بەپە لە گەشتن سەر شوێنی ڕووداوەکە شوێنە سەرچەکانمان داخستێتەوەی زیاتر ئۆتۆمبیل نێتە سەر شەقامە و تاوکاری خۆمان ئەنجام بدەین تۆوەکو بەڵێ تۆوەکو ئەفسەرێکی ئاتوچۆ باس لەوە دەکرێت لە ئێستادا دەواازەکانی دەوری هەولێر گیراون ئەگەر پێمان بڵێ ئەو دەواازانە چینکەوە لە ئێستادا لەلایەن هێزە ئەمنیەکانەوە کۆنتترۆل کردراون و گیراون وەڵامی ئەو پرسیارە لای من نییە لە لای سەروی خۆمە دەتوان پرسیار لە جێتی کە بدەن لایانی پەیوەنددار وەڵامتان بدەنەوە بەڵێ زانیاری زیاتری چیت لایە بۆ ئەوەی بۆ بینەرانی NRT کە ئێستا ڕاستە خۆ لەگەڵتین و ڕاستە خۆ لە شارژەی NRTەوە سەیری جەنابەت دەکەن بەڵێ هەروەکو دەبینن دیارە لە ئێستادا بەهۆی ئەو بارودۆخەی هەیە بەهۆی ئەو تەنگاویەکەوە هەیە ناتوانرێ زانیاریەکان وەک کاوە بەڵێ کاوە عەبدولقادر پەیامنێری نارتی لە هەولێر لەگەڵمان دواتر لە گەشتەکانی دواتری هەواڵدا دوا زانیاری ئاگادارمان بکەرەوە کاک سەدا ببوورە ئەو هەواڵە بەپەلە بوو بەبایمان گواستایەتەوە باست لەوە کرد کە کورد ئێستا پێگەی بەێسرە لە 4 ساڵ پێش ئێستایی کە بەشدار بوو لە حکوومەتی مالیشی بەردەوامیش باز لەو دەگەکە کە کورد لە دانووسانەکاندا ئەوەی کە دەیەوێت بەدەستی نایێت ئەم جارە چۆن دەتوانرێ وەفدی دانووسانکاری کورد ئەوەی کە هەبووە لە ڕابردوودا چارەسەری بکات و مافەکانیشی خۆی ینی گەرنتێکی دەستکەوێت بۆی کە مافەکانی خۆی لە عێراقدا بەدەست بێنێت ئەزانی مفاوەزات دەبێت بزانین هەم علمە هەم هونەرە ینی بۆیە گرنگە وەکو خۆی لی تێبگەین لەو هاوکێشەیە تێنەگەی کە مفاوەزاتی تیاکەی ناتوانێت ئەوەیەتەوە بەدەستی بێنی بۆیە دەبێت
خەریتەی مفاوەزاتەکە باسکەین من ئەوەی کە ویستم بڵێم یەکیشانەوەی کە ئەم مفاوەزاتە تەنها لە پێناوی بیناکردنی حکوومەتێک نییە لە پێناوی بیناکردنەوەی شقلی دەوڵەتێکە کە ڕووخاوە و ئێستا دەمانەوە بیناکەینەوە ئەمە یەکێک لە بەڵگەکانی ئەم قسە ئەوەیە کە جێگیری سەرۆکی ئەمریکا هاتووەتە سەرخەت لە 24 ساعتی ڕابردووە باسی فدرالیەکە ئەم مەسئلەیەکی زۆر زۆر گرنگ و بایەختارە دوو خاڵی دووەم کە لە مفاوەزاتە بێسەرنجی بدەین ئەوەیە کە ئەمە تەنها بۆ عێراق نییە بەشێکە هاوکاتە لەگەڵ مفاوەزاتی درێژکردنەوەی ماوەی مفاوەزاتی نەوەوی مەلەفی نەوەوی ئێرانە کە ئەویش مانگی نۆ دیسانەوە تا مانگی نۆ درێژکراوەتەوە تا مانگی داهاتوو درێژکراوەتەوە لەم ئەسنایە ئەماکرێ و دوێنێش تەسریحاتی وەزی خارجی ئێران ڕوون بوو سەبارەت بە ئەوەی بەشداریکردنی ئەوان لە شەڕی داعش بەستیەوە بە مەسئلەی مەلەفینەوەی ئەمە مەسئلەی دووە مەسئلەی سێم کە ئەمانە وەکو بنەما سیرکەین هاوکێشەکە تێبگەین اینجا ئەتوانین قسە لەوە بکەین ئێمە چۆن نەماکەین مؤشرێکی تر لەو لە دوای تەکلیفکردنی دکتۆر حەیدەرەوە لەلایەن سەر و کۆماری عێراقەوە دوو هەواڵی تر هەیە دیسانەواڵێن بەداخەوە بایەخی نەدرایە لە میدیا ئێمە یەکێکیان گەڕانەوەی سەعد الحەریریە بۆ بەیروت کە هاوکاتە و پەیوەندیان بەیەکەوەی لەگەڵ تەکلیفکردنی دکتۆر حەیدەر دووەمیان ئەوەیە کە حوسیەکان لێدوانێکیان داوە باسی ئەوەکەن کە زعیمەکەیان ئامادەیە مفاوەزات کا بۆ چوونە ناو حکوومەتێکی تەوافقی نیشتیمانی لە یەمەن پەیوەندێکی بە پرسی عێراقەوە ئەنجا بۆت باسەکەم ئەم مەلەفانە هەموو بەسراون بەیەکەوە و بەسراون بە مەلەفی مفاوەزاتینەوەی ئێرانەوە ئێران و سعودیە لە مۆزوعان تورکیا لە سەرخەتە ئەمریکاش دیسانەوە لە سەرخەتە خاڵی ئەخیر کە دەمەوێت لەم مەسئلەیە باسیکەم دیارە قسە زۆر بە کورتی ئەمانە ئەڵێم کە دەرفەت هەبوایە ورتر قسەی لێ بکەین ئەوەیە کە مفاوزەکانی پێکهێنانی حکوومەتی عێراق تەنها ئەو 4-5 کەسەی ئێمە و دکتۆر حەیدەر و وەفدەکەی تەحالوف و وەفدی سوننە نییە مفاوزەکان لە دەرەوەی عێراقن بەشێکی زۆریان و بەشێکی زۆری ئەو موقفە تەفاوزیە کاریگەرانی لە دەرەوەن کاراکتەرە گەورەکان بۆ نمونە ئەمریکا ئێستا مفاوزێکی گرنگە لەم مەلەفە لە مەلەفی پێکهێنانی حکوومەتی عێراق محاولاتێکی زۆر هەیە بۆ ئەوەی ئەم مۆزوعاتێک بدرێ ئەم مفاوزاتە سەرنەگرێ تەقانەوەی ئەو مزگەوتە بەشێکە لەو سیناریۆی کە ئەم مفاوزاتە سەرنەگرێ 30 ڕۆژ تێپەڕێ دکتۆر حەیدەر حکوومەتەکە پێک نێنێ بچنەوە پەنا بۆ مالکی بەر ئەم مەسئلانە ئەبێ هەموو لە بەرچاو بگرین و بۆیە من وتم ئێستا ئاخر تەسریحاتی جێگری سەرۆکی ئەمریکا وازحا ڕوونە بێپێچ و پەنایە کە موقعەتی کورد لەنا ئەو مفاوزاتانەیە یەکجار بە قووەتە کاکسەدا من پێم باشە زیاتر قسە لەسەر موقعەتی کورد بکەین بەڵام دواتر دەگەڕێم وڵات دەچین لای کاکسامی سڵاو لێبێ ئێوەش بۆ چوونتان وایە کە ئێستا کورد لەم بارودۆخە نوێدا جیاوات لە 4 ساڵی ڕابردوو کاتێک کە کابینەکانی دوو کابینی ڕابردووی حکوومەتی عێراق بە سەرۆکایەتی مالکی پێگەنرا پێگەی کورد لە ئێستاە بەێسترە و سەرنجی ئەوە بەگشتی لەسەر دانوستانی ئەمجاری کورد لە حکوومەتی عێراق چییە؟ بله بسم الله الرحمن الرحیم زۆر سپاس بۆ بێ دەرفەتێ سڵاو ڕێز بووتە بۆ کاک سەرداری و هەمی بینێرێت سپاس بۆ جەنابیشت NRT دیتنا من جارێ بێگومان وەکی کاک سەرداری ئەمەژە پێکری ئەڤرۆکە کورد هێزێت چوینە ناف دانوستاندنادا و هێزێکا گەلێکا ئەس بژم پێشتر ئەف هێزە نەبوویە چ لایەنی نافخۆیی یا کوردی کو هەمی ئێک دەنگ چوینە و ئێک لیژنە یا پەفکاری کو چویە لیژنا ناوێ کوردستانی باغویدن چ وەکو سەنگی کوردا و ئەڤرۆکەوەکی هنگبینن و هەمی لایەنێت ئەوروپی وێت ئەمریکی هەمیل گەلن و نەبوتنێ بود شکاندنا داعشەوە ئەینەمە هێزکردنا بژن هێز و دەسەڵاتە کوردیە بدیتنا من ئەڤژی vێت خوێنیتن بەرهەندی ئەڤرۆکە گەلێکە هێز چوینە ناف دانوستاندنادا بەس بێگومان دانوستاندن دەمێکێ درێژ vekêşîtin و ez bar nakem yani ew me bû danayî û serokkomat cavereyek û xîlalê mehekê da dimahîk bêtin ez bar nakem dimahîk bêtin çunku wekî kak Serdar ma jeb hindek xala girîne ku bilfiil waqeê me Iraqî ev ye gorapana Iraqî dixwazîtin ku tedexulat û destêt derekî gelekê nav de heyn û dîtna min dîsa bêguman ev karê têne kirin ji layê malikî ve hindek kesê dijî ve ku têkdana danostandina biket ev ihtimal ev jî kartêkirinê biketin bû wergirdinê belê dîsa zivirîne ve ya baş xala şemiya giringtir ev ye ku evrûke Kurd hêz çûyîne nav da û dîsa tecrübeka pêştir ku tecrüba 4 salê borî dema danostandin gel malikî kirîne û çarê berîngî jî gel malikî kirîn yani du danostandinan gel malikiyet kirîn û mixabinî ve ew danostandine ser negirtiye yani şikasna înayî berendê evrûke Kurd vîtin carasiyê
دەستی خۆ نەبڕیتن ئەوان بریندار نەکەتن دەستێن دەکات چ حیدەرعەبادی بیدان کەسێکی دی بەنەدەیەت بینم ئەفریقا کورد پێتان وایە کورد دەبێت چی بکات باس لەوە کرد کە کورد بە بەهێزی چوونەتە ناو دانوستانەکانەوە چۆن بە بەهێزیش لە دانوستانەکان بێنە دەرەوە یان ئەنجامی ئەوەی کە خۆیان دەیانەوێت دەستیان بکەوێت دەتوانرێت کورد چی بکات لە ئێستاە لە ناو ئەم هاوکێشە نێودەوڵەتی و هەرێمیانەدا بۆەوەی کە مافەکانی خۆی بەدەست بێنە لە عێراقدا و ئەوەی لە ڕابردوودا هەبوو تەجربەیە کە لەگەڵ مالیکیە بە دووبارە نەبێتەوە بێگومان خاڵایەکی ئەvێتن چ شکلا کورد دەستیش خالت سەرەکی بەرنەدەتن کێفام گەلێکە دەخۆیانیت برادرێتمە و وەفدی دانوستاندنێنە بەغدا هات و ئەفریقا بەحسی پلانینە چه بەحسی وەزیرە و پلا جارێ نایەتێکردن و نایەتێکردنجی دارێ بەحس ئەvەیە و داخوازت کوردا چنە ئەلگەر حکوومەتە حیدەرعەبادی بێگومان لازمە ئەم تشتێکیژی حەسکەم ئاماژە پێ بکەم یعنی ئەمش بیر نەکەن ئەفریقا ئەمی دانوستاندنێک ئەلگەر حیدەرعەبادیت کەن و نوێنەراتیە حکوومەتە عێراقی دیکەتن بۆ 4 ساڵە بتنێ 4 ساڵە بدیت نامن ساڵێکی شوی 4 ساڵی ئەسڵەن چوویە چونکو ئەvە چەند مەهێک دێبوون حتا کابینا خوب کار بینن ئەم پێک بینیتن کورد پێتڤە دەستش داخوازیت خۆ بەرنەدەتن ئەف داخوازیت سەرەکی و ئاماژە پێکرینە و مادە 140 جێبەجێکردنەوە مادە 140 ئەگەر مەوزوعی چەککردنەوە پێشمەرگەیە ئەگەر مەوزوعی نەفت و غازەیە یان چەند خاڵێکی هەیە بێگومان ئەvە نائێنە دژبیرکردن بەلێ خاڵێکە دیا گرنگ ئەس حەزکەم ئاماژە پێ بکەم دانوستاندنەدا دایمەن تشت عامی تێتە گوتن یعنی گشتی تێتە گوتن یاشم و دانوستاندنێت کوردا وێ جارێ گەل حیدەرعەبادی وێت گەلێکە هیر بن نەوەکی بەرین و کە حیدەرعەبادبوونمونە مالکیت گوتی مادە 140 جێبەجێ خەلەتە و کورد دێمەوەلات کاکسامی دەمەوێت بەتایبەت قسە لەسەرم بابەتە بکەین ئەوکو پەرلەمانتارێکی خولی پێشوو بەڕێزان هەر ئێستا بەڕێوەبەری گشتی ئاسایشی هەولێر ڕایگەیان کە ئۆتۆمبیلەی کە کاری تەقینەوەکەی ئەنجام داوە بە NRT ڕاگەیان کە تابلۆی سلێمانی بووە و چەند کەسێکیشیان لە شوێنی ڕووداوەکە دەستگیر کردووە بۆ لێکۆڵینەوە وەروەها باسی لەوە کرد کە ڕەوشی ئەمنی هەولێر ئارامە لە درێژەی و لێدوانیدا بۆ NRT بەڵام دەمەوێت بچمە لای کاوە عەبدولقادر پەیامنێری NRT لە هەولێر بۆ ئەوەی دوازانیاریەکانمان بداتێت کاوە سڵاو لێبێ دوازانیاریەکان سەبارەت بە ڕووداوەکەی هەولێر چییە؟ بەڵێ سڵاوتان لێبێ دیارە هەر ئێستا ئێمە تیمی NRT لە هەوڵی دەستکەوتنی زانیاری زیاتر بوون بۆیە ئێستا عیسمەت ئەرگۆشی بەڕێوەبەری گشتی ئاسایش بە NRT ڕاگەیان کە جۆری ئۆتۆمبیلەکە وەکو پێشتر ڕامانگەیان کە ئۆتۆمبیلێکی هۆندا تۆکسۆن بووە و تابلۆکەی سلێمانی بووە وەکو عیسمەت ئەرگۆشی بۆ NRT ڕایگەیان کە پێشتر ئەو ئۆتۆمبیلە لە پارکینگێک وەستێنراوە و پێدەچێ هۆکاری تەقینەوەکە یان تەقینەوەکە بەهۆی بۆمبێکی لکێنراوە بێت بە ئۆتۆمبیلەکە کە پێشتر بۆی دانرابێتەوە و ئەوان بۆ گرتنەبەری ڕێوشوێنی ئەمنی تونتر و زیاتر گەیشتن بە سەرەداوەکانی ڕووداوەکە چەند کەسێکیان لە نزیک شوێنی ڕووداوەکە لە نزیک شوێنی تەقینەوەکە دەستگیر کردووە بۆ ئەوەی لێپێچینەوەیان لەگەڵ بکەن بۆ ئەوەی بگەنە ڕاستی ڕەوشی ئەمنی شاری هەولێر کاوە بەگشتی چۆنە بە ڕەوشی ئەمنی شاری هەولێر پێمە بەڵێ بەگشتی ڕەوشی ئەمنی شاری هەولێر لە ئێستادا ڕەوشێکی ئارامە تەنها ئەو شوێنانەی وەکو وتمان ئەو شوێنانەی کە دەکەونە نزیک تەقینەوەکە ڕێو شوێنی ئەمنی تۆند گیراونەتە بەر و هێزێکی زۆری ئاسایش و پۆلیس و هێزە ئەمنیەکانی تر لەو شوێنە کۆبوونێتەوە بەڵام لە شوێنەکانی تر لە گەڕەکەکانی تری شاری هەولێر بەگشتی ڕەوشی ئەمنی ئارامە و بەپێی زانیاریەکانیش وەکو پێشتر باسمان کرد 3 تا 4 کەس لە بەهۆی تەقینەوەکەوە بریندار کە ئەوە دوا زانیاریە لەلایەن بەڕێوەبەری تەندروستی شاری هەولێرەوە پێمان گەیشتووە. بەڵێ ڕەوشی بریندارەکان چۆنەکاوە بە پێی زانیاریەکان؟ تا ئێستا نازاندرێ ڕەوشی بریندارەکان چۆنە چونکە بەڕاستی تا ئێستا بە تەواوی نەگەیشتینە ڕاستی یان زانیاری ود لەسەر بریندارەکان بەڵام ئەوەی کەوە لای ئێمە هەیە بریندارەکان برینەکانیان سووکە هیچ یەکێک لەو بریندارانە برینەکانی زۆر سەخت نییە بەپێی ئەو کەسانەی یاخود ئەو شاید حاڵانەی کەەوە پێشتر لێمان پرسین و لە شوێنی ڕووداوەکان بوون بەڵام بەداخەوە هیچ یەکێک لەو کەسانە ئامادە نەبوو لە بەردەم شاشە یان لە بەردەم کامێرا قسە بکاتن بەڵام لە ئێستادا لێکۆڵینەوە لە ڕووداوەکە بەردەواماوە هەر دەمەوێت لەسەر ڕەوشی ئەمنی بەڵێ دەمەوێت دوا زانیاریتان پێ بگەینم
دیارە لە ئێستادا هەر ئێستا بەڕێوەبەری گشتی تەندروستی هەولێر دکتۆر سامان بۆ NRT ڕایگەیاند کە بەڵێت تاکیدی لەوە کردەوە کە لە ئێستادا 3 بریندار لە نەخۆشخانەکان هەن کە بەهۆی ئەو تەقینەوەی کاتژمێر 6 و 12 دقەوە بریندار بوون و باری تەندروستی بریندارەکان ئەگەر بکرێت شوێنی دیمەنی ڕووداوەکە شوێنی ڕووداوەکەمان پیشانی ئێمە و بینەرانیش بدەیت. بەڵێ وەکو دەبینن ئەو شوێنێکەوە ئێستا ئێمە لێی وەستاوین ئەوە شوێنی تەقینەوەکەش ئەو شوێنەیەکەوە ئۆتۆمبیلەکەی تێدا تەقیوەتەوە و تیمەکانی ئاسایش پۆلیس هەروها تیمەکانی بەرگری شارستانی لێرە هەرسوو گەیشتە شوێنەکە و ئاسەواری تەقینەوەکە و ئەو ئۆتۆمبیلێکەوە لە تەقینەوەکە بەکارهێنرا و پارچەکانی لێرە بوون وەکو لە گەشتەکانی تری هەواڵ نیشانی بینەرانماندا پارچەکانی تەقینەوەکە و ئاسەواری ئۆتۆمبیلەکەیان لە شوێنەکە لا بردووە لە ئێستادا تیمەکان سەرقاڵی پاکردنەوەی ئەو شوێنان بۆ ئەوەی بە زووترین کات هاتوچۆ لەو ڕێگا سەرچێک کە ڕێگای سەرچی نێوان هەولێر کەرکووکە و شوێنێکی قەڵەباڵغە لەبەرەوەی زۆربەی کۆلیژەکانی زانکۆی سەلاحەدین و کۆلیژە ئەهلیەکان کەوتونەتە ئەو شوێنە و هەروەها نزیک مەڵبەندی سێ یەکێتی نیشتیمانی کوردستانە و چەندین دەستگای ئەمنی تر و بەڕێوەبەراتی گشتی پۆلیس ئەوانە لە نزیک ئەو شوێنە هەن بۆیە لە ئێستادا سەرقاڵی پاکردنەوەی ڕێگاکەن بۆ ئەوەی تیمەکان یاخۆت هاوڵاتیان بتوانێن بە زووترین کات بتوانن هاتوچۆ بەو ڕێگادا بکەن و لەلایەن هێزە ئەمنیەکانەوە ڕێگاکە بکرێتەوە هەر وەکو لە وێنەکەدا دەبینن بەهۆی کاریگەری تەقینەوەکە دیواری پەیمانگا ئەو دیوارێکە حەوشی پەیمانگایە بە درێژی 5 مەتر یاخود ئەگەر بڵێم زیاتر ڕووخاوە و بلۆکەکانی ڕووخاون ئەمێش بەهۆی کاریگەری تەقینەوەکە و یان بەڵێ کاوە لەگەڵمان بمێننەوە لە گەشتەکانی دواتری هەواڵدا دوا زانیاریەکان بۆ بینەرانی NRT بگوازیتەوە دوا زانیاریەکان سەبارەت بە ڕووداوەکەی هەولێر کاک سەردار ئەو ڕووداوی کە لە هەولێر ڕوویداوە ئێستا بە بۆچوونی تۆ کورد لە بەدەم دوو شەڕدایە شەڕێک لەگەڵ داعش و لە مەترسی ڕووداوی لەم جۆرە جگەلەوەی کە لەسەر سنوورەکانی کوردستان لەگەڵ ڕوبەڕوونەوەی نێوان پێشمەرگە و داعشدا هەیە و شەڕی مافەکانی لە عێراق ئەو لەوێت بۆ کام شەڕیان بێ کورد بە بۆچوونی تۆ بۆ هەردووکی چۆن بەسراون بەیەکەوە بزانە شەڕی داعش وای کردووە کورد ئێستا بۆتە هێزی ڕوبەڕووبوونەوەی تیرۆر لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە ئەمە ڕوخسارێک و سروشتێکی جیاوازی بە کورد بەخشیوە کوردی کردوتە هێزێک کە ئێستا داکۆکی لە فێدرالی و لە دیموکراسیەکە لە عێراق وەکو پێکهاتە باسەکەم لەو لاشەوە ئەوەی هێزێک کە توانێتی ڕوبەڕووی داعش بێتەوە لە مەیدانە ڕایگرێت چی لە باشوور و چی لە ڕۆژئاوا کووردە ئەمە مەسئلەیەکی یەکجار گرنگە وە کورد چەند قۆناغێکی زۆر گەورە کورد دەباتە پێشەوە ئەمە مەسئلەیەکە وەکوتم بەسراون بەیەکەوە لەبەرەوە ناتوانین لە یەکتریاندا ببڕین و ئەوەش وای کردووە ئێستا پشتیوانی نێودوڵەتی بۆ ئەزمموی کورد لە ناوچەکەیە زیادی کردووە و پێشبینیە کرێ زیاتریش بکە کاتە دەتوانێت هەردوو شەڕەکە بکات کورد هەردوو شەڕەکە ئەتوانێ بکە لە توانایدا هەیە من جارێکترە و قسەیەکەمەوە قەت کورد بەقەت ئەم لەحزەیە بەهێز نەبووە لە ئاستی دەرەوە زۆر بەهێزە لە پشتیوانەکانی بەهێزە خۆشبەختانە لە ناوخۆشیە ناکۆکی قوڵی نییە ئەو یەکڕیزیەش هەیە کە ئومێدمان هەیە ئەو یەکڕیزیە باشتر بێ و لە ڕاستیا و برادرانەی کە ئێستا نوێنەرایەتەکەن بیانویان نییە ئێمە لە قۆناغی پێشووی 4 ساڵی ڕابردووە ئۆپۆزیسیۆن و دەسەڵات بووین و ئەچوین بە گژ یەکترا و شەڕمان بە یەکترە فرۆشت ئەو یەکڕیزیەمان لە بەغاوەکو خۆی پاراستووە و ئەوە یەکێکە لە مایە شانازی و سەربەرزەکانمان گرنگە ئێستا کە موقفی سیاسی ئەوەیە پێکەوە هەیەک ڕیز بن من مەسئلەیەکی گرنگ لەسەر مفاوەزاتەکە دەمەوێت بڵێم لێرەیە زۆر گرنگە دەبێت بزانین کورد بە تەنیا مفاوزی بەرامبەری دکتۆر حەیدەر عیبادی و تەحالفی وەتەنی نییە دەبێت بزانین پێکهاتەی تر هەیە لە عێراقا کە کێشەی ئەساسی ئێمە کە خاکە لەگەڵ سوننەیە ڕێککەوتن لەسەر مەسئلەی خاک پێویستی بە تەفاهمێک لەگەڵ سوننە هەیە کە ئەڵێم سوننە مەبەستم هێزە سوننەکانی عێراق و مەرجعیەتی سوننەیە لە ناوچەکە کە ئەکاتە تورکیا و ئەکاتە ئێرانیش نەوعێک لە تەفاهممان پێویستە و موقعیەتی کورد لە ناو یارەکەیە بۆ ئەمە لەبارە خاڵێکی تر هەیە کە زۆر گرنگە مفاوزی کورد
چی وەفدەکە وەچی قیادی سیاسی کوردە بێ ئاگای لە مەسئلەیەکی گرنگ بێکە کاتە ئەمە مەسئلەیەکە تکاکەم هەموو کەسێک زۆر بە دقەتی بە لە سعاتی ئەخیرا لە ڕۆژی ئەخیر و سعاتی ئەخیری پێکهێنانی ئەم حکوومەتەیە فشارەکان زۆرە بن بۆی تەنازولات بکرێ لە ئێستاوە کورد دەبێ چی بکە لە بەغام مفاوەزات بکە لە پایتەختەکانی دەرەوەش مفاوەزات بکە لە فەرەنسا لە تاران لە ئەنقەرە لە ڕیاض لە واشنگتن مفاوەزات بکە بۆ ئەوەی ئەمانە پشتگیری کورد بکەن پێش وەقتی زایع ئەو توانە دیبلۆماسی بەردەچێت بەڵێ هەیە بەڵێ هەیە زۆر باشە پێش ئەگەر ئیجازەم دەی ئەمە گرۆکی مەسئلەکەیە گرۆکی مەسئلەکە لەم جملەیە پێش ئەوەی بگەینە وەقتی زایع ئیستا جەگری سەرۆکی ئەمریکا کە هاتووە سەرخەت باسی فدرالیەکان قسەی بەسێ بە ڕاگوزەر سیر مەکەن ئەمە معنای ئەوەیە کە ئیتر زمینە هەیە بۆ دروستکردنی ئیقلیمی سوننا ئەمە معادلەکە ئەگۆڕێ بۆیە کورد پێویستەکە لە ئێستەوە فشارکە پێشوێ بکەوێتە سعاتی ئەخیر ئەوان لایەن گرنگە حەزەکەم ئەوە وازح بێ ئەگەر شتێکی زۆر چاوەڕوان نەکرا و ڕوونەدا سعاتی ئەخیر هەموو لایەک فشارەکە بۆی دکتۆر حەیدەر حکوومەتەکەی دەنگی لەسەر بدرێت لە پەرلەمان ئەو وەختە چی فشارەکەن چی بکەن هەموو لایەک تەنازولات بکە ئەو وەختە ئێمە ناچارە بین تەنازولاتکەین بەر لەوەی بکەینە بەردەم بکەوینە بەردەم لە حەزەی تەنازولات پێویستەکە ئێمە مافەکانی خۆمان بەڵێ کاکسدا دێمە وڵات کاک سامی ببوورە پێشەڕام گرتی ئێوە پێتان وایە کە کول لە ئێستادا دەتوانێت شەڕی داعش لەلایەک و شەڕی بەدەستێنانی مافەکانی بکات لە عێراقدا و چۆن دەتوانێت ئەم شەڕە بکات بێگومان کورد ئەفریقەشیانێت هەین شەڕی هەردوو لا بکەتن چونکو زەڵامێتن دێت هەین جدال لای سیاسەتێ جدال شول بکەن کار بکەن و پێشمەرگە خۆشی خۆبەخش و پێشمەرگی کوردستانی دیسای کاری خود کردن و دیتنامە سیاسەتە حکیمانەیە حتان و کە سەرکردایەتیا کوردی و سابوویە سەرکەفتنا ئینایەت هەردوو لایەدا بلا ئەم بیژین دانوستاندن گەل بەغدا و کێشی گرفتی گەل بەغدا بەردەوامن بەس نەکێشە زڤریتەوە بۆ لای کوردی و ئینەمە لای حکوومەتە مالکی بە حتان و کە بەرەندە ئەس ینی پێخۆشم و وەکی بیژن گەشببینم پندێک و دێ کوردشێت هەردوو شەڕال گەلێک بکەتن بەس دیسا زڤرمە بە خاڵێک من ئاماژە پێکرد مەلوێرم قەتع کرد ئەس حەزکەم ئاماژە پێ بکەم بۆ مۆزوعی دانوستاندنال گەل حکوومەتە حەیدەر عوبادی ئان لایەنێ شیعی بگشتی گەلێکە گرنگە و کورد بچیتە ناڤڕووکە دانوستاندنی دا و جێبەجێکردنەوە خاڵە یعنی ئەو دەمان بەحسی جێبەجێکردنەوە مادە 140 هەوا پێتڤینین ئەف سەحبەتە بێتەکردن ئەف ئاخفنە بێتە گوتن چونکە مادەکە دەستوریە بێتە بێتە جێبەجێکردن بەس دەمانەیتە جێبەجێکردن کێشاوی چییە؟ ئەوە 10 ساڵە نە 8 ساڵت مالکی بتنێ و ئینەما پشتی بەری ئینگێژی پشتی برێمەریک و بریارە برێمەری دەرکەفتیەک و وەکی بژن ئەمرێکی ئیداری کو لازمە کەرکووک تەطبیع ببیتن دەست پێ بکەن کار سەر بێتەکردن چنە هاتیەکردن دیتنا من کورد پێتڤە بۆ دانوستاندنە بچنە هیراتیا وا بابەتە بۆ نمونە مادە 140 دیتنا من وا 4 ساڵت عبادیژی هەگەر عبادی وەرگێت حەیدەر عبادیژی وەربگریتن مادە 140 نایەتە جێبەجێکردن یعنی سانەهێنینە مادە 140 بێتە جێبەجێکردن شلایەکی و ئەف لای دەرەکی هەمیل گەلنینن ئیرانە تورکیەیە بيجين ربعك افريقيا ونافشا كرنا بيجين نيفكا ونافشا اصلا يفداعش في حكومه العراقيين دا تطان جارنتي هي اخو جارنتي هي كمالك عبادي نبيت مالكي شي تربو كرد بديتنا من اوجي خالك جرينج بو من حسكر اماجا بيب كام جاري بري همي تشتا لازمه اول دانوستان دست بيب كتن كرد جلسه ناجد متفق بن كو حيدر عبادي بيراوي ناف خوي انجم جفاتا نوين يا وزيران دانيدن او پیرو نافخویی نظام داخلیه مجلس وزراء ابتنی دیده صلات حیدر عبادی دیار کردن مالکی خود دانا کو کسک ابتنی او ای بریاری دادن انجمن انجوات وزیر راستی چه دور نبود چه رول نبود بتوی اگر جوات وزیر رولک دیده بدیت نام بله حیدر عبادی دوید خوب گوردن چون که 8 سالت مالکی بونه تجربه بوی اشلاکی و اشلاکی و جی اف هزا کو کردی بو کردی چه بوش دیسا ولید کتن کم حیدر عبادی مراجعات که تکر امش بیر نکن حیدر عبادی نسخه که بدیت نامن اشمالکی دیرنا کویتن اگر دانستان دنیتونه برینو کمل گل کرینه وقت دما سرو که بیشن لجنا آبوری و هر روزا 4 سالت بوری بابت بوجه دما گنگشل گل هاتا کرن گلک خاله او خدانه بابتی بویه براستانا بونمونه او بدل فکرنا پارت نفتی گارنتی هەیە کە ئەمریکا کردوێتی کە سەرۆکی لیژنی دارایی بۆ لە پەرلەمانی عێراق هەڵوێستێکی لەو جۆرەی هەبووە گارنتی هەیە کە بووە سەرۆک وەزیرانیش ئەم هەڵوێستانە دووبارە ناکاتەوە ئەمڕۆ لە کۆبوونەوەی وەفدی دانوستانکار لەگەڵ عەبادی ئەندامێکی کورد دەڵێ کە ئەوان باسییان لەوە کردووە کە هێڵی سووریان نییە بۆ جێبەجێکردنی داواکانی کورد
ڕاستە سیاسەتی مالکیشی دەمەهاتی بەری 4 ساڵش نوکە کەهاتی هەولێرە گوتی از بەرهەڤم هەمی تشتا جێبەجێ بکەم بۆ کووردا و ما 240 کرد بۆ خاڵا ئەیکێ پێشمەرکە خاڵا دوێ بەس ناکەت کار ناکەتم دیتنا من ئێک لازمە سنووردار بیتن ئێک وەکی مەگوتی پەیڕەوێ نافخۆیی ئەنجومەنی بێتە دانان یا دوێ دیسا اتفاقەکە ئەلگەل لایەنێن شیعی و سنیژی بێتەکردن کو ئەف کارە بەس ئەلگەل کووردا بێتەکردن حتا ئەڤروکە موچێت کووردا فەرمانبەرێت کوردان ئاینەدان خاڵەکە دیا گرنگە کاکسەرداری ئاماژە پێکر نەبتنێ بدەرەکی دیتنا منجار ئەمش بیر نەکەین ئەف داناستاندنە بەحثی تەکردن و وەفدێ کوردیە داناستاندن کوردی گەل شیعاتی تەکردن چه دانستاندن نینن اگر لای درکی حاضر نبیتن حاضر راستا و خو نبیتن اترینش ندان توی جوری دا ولی دائما نوینه جاره یو این دائما بردوام برهه حاضرت و دانستاندن دا واجهه و راستپارده و توصیات خود دتن نوینه امریکای حاضره یه ایرانی من خلف الكواليس پیش پرده حاضره لازمه افلاینی تا کرد من گل جاره و دوباره کریه هی وید کم سرکردایتیا کردی بو جاره و جاره دوباره نکته و امضا کردن گل حیدر عبادی نبیدن امضا کردن گل هیزت ناف دولتی بن بدید نام نبتنه امریکا و ایران و اینما هر پنج اندامت جواتا ئاسایشان نێف دەولەتی لانی سێمیش لە ڕێکەوتنی نێوان هەرێم و بەغدا بۆ پێگەێنانی حکوومەت یاخود کورد و بێگومان ئەف جارە دوبارە بیتەڤە یاشم دوبارە بیتەڤە کورد بطرف السيئة هابتن يشمل دخلتيه كده دوباره كتن الجال مالكي افريقيا الجال حيدر عبادي دوباره كتبه بەڵێ کاک سامی بەڕێزان هەر سەبارەت بە ئەو تەقینەوانی کە ئەمڕۆ لە هەولێر و لە کەرکووک ڕوویاندا دەمەوێت بچمە لای پامنێری نارتی لە کەرکووک ڕۆکانجاف لەگەڵمان دەبێ ئەگەر ڕۆکان سڵاو لێبێ دوا زانیاریەکان سەبارەت بە تەقینەوەکانی شاری کەرکووک چین. سڵاو لە تۆ مەریوان وا دیارە تەقینەوەکان لە کاژمێر پێنجی ئەمڕۆ ڕوویدا تەقینەوەی یەکەم لە ڕێگای بەغدا بوو هەردووە بە دوای ئەوە تەقینەوەی دووهەم لە گەڕەکی حەیبەعز بوو چەند خولەکی دوای ئەوە تەقینەوەی سێهەم کە ئۆتۆمبیلێکی بۆ ڕێژکرا بوو لە بازاری چەکفرۆشەکان لە گەڕەکی ڕەحیمەوە ڕوویدا بە پێوەی کە فەرماگەی تەندروستی کەرکووک ڕایگەاندووە هێز ئەمریکان ڕایانگەاندووە هەر سێ تەقینەوەکە کۆی گشتیە سێ تەقینەوەکە هەژدە کوژرا و 120 برینداری لەکەوتۆتەوە ئەمە تا ئێستا ئەم ئامارە ئەتوانین بڵێن ئامارێکی سەرەتایە لەبەرەوەی لە تەقینەوەکەی ڕێگای بەغدا زیانێکی زیاتری هەبووە و بینار ڕووخاوە لەوێ وەکو هێز ئەمریکان باسیەکان تا ئێستا کوژرا و یاخود تەرم هەیە لە ژێر خۆڵ و خاشاکە و دەرنەهێنراون بە شێوەیەکی تر ئەگەر باسیکەین تەقینەوەکەی گەڕێکی ڕەحیماوە کە لە نێو بازاری چەکفرۆشەکان بوو زیانێکی زۆری گیانی هەبوو و وەکو کاتێکە ڕۆژینە سەر تەقینەوەکە هاوڵەتیان گلەیەکی زۆر ڕخنێکی زۆریان لە دەستگا ئەمنیەکان هەبوو لەبەری چەند جارێ داوایان لە دەستگا ئەمنیەکان کردبوو ئەو بازاری چەکفرۆشە لەوێ قەدەغە بکرێ بەڵام وا دیارۆکو هاوڵەتیان ئەڵێن داواکەیان جێبەجێ نەکراوە و بە دواداچوون بۆ داواکەیان نەکراوە مەریوان ئەو تەقینەوەی بازاری چەکفرۆشەکان ئەم یەکەم جار نییە لە مانگی ڕابردوودا تەقینەوەیەکی تر کەسێکی خۆکوش هاتە نزیک چەکفرۆشەکان و خۆی تەقانەوە بەڵام بەهۆی کە ئاساییشێک پێی زانی باوشێکی لە خۆکوژەکەدا و بە ئاسایشەکە تەقی و زیانێکی وای نەبوو بەڵێ ڕۆکان بەگشتی ڕەوشی ئەمنی شاری کەرکووک چۆن ئێستا ئەگەر بۆ بینەرانی باس بکەی بەگشتی ڕەوشەکە چۆنە؟ مەریوان وا دیارە ڕەوشی ئەمنی شاری کەرکووک ناتوانین بڵێن بە شێوەیەکی گشتی خراپە تەنها ئەو گەڕەکانی کە تەقینەوەکان تێیان ئەنجام دراوە لە ڕووی ئەمنیەوە نائارامە و هاوڵەتیان ترسێکی زۆریان لێ نیشتووە و ئەو شتانێک کە تەقینەوەکان تێیان ڕوویداوە گیراون بەڵام گەڕەکەکانی تر تا ڕادەیەک ئاساییە. بەڵێ ڕۆکانجا فەیامنێری نارتی لە کەرکووک سوپاس لە دوا زانیاریەکان لە گەشتەکانی هەواڵان ئەگەدارمان بکەرەوە کاک سەردار بوو لە چەندجارێک ڕامگرتن لەسەر ئەو دووڕداوای هەولێر و کەرکووک دیارە دانوستانەکانی حکوومەتی عێراقیش لە دۆخێکی لەم شێوەیەدا لە عێراق بەڕێوە دەچێ سەبارەت بە گەرنتی جێبەجێکردنی داواکانی کورد چی بکات دەتوانێت ئێستا مەرجی پێشوەختی هەبێت دەمەوێت کۆمنتێکیش بۆ بخوێنەوە لە فەیسبوک دەڵێ ئایا ئەگەر زۆر لە داواکاریەکانی کورد جێبەجێ نەکرێت بەشداری حکوومەتی داهاتوو دەکەن و کورد مەرجی پێشوەختی چییە؟ دەتوانرێت کورد لە ئێستاە کە باس دەکەن و کورد پێگەی بەهێزە دەتوانێت مەرجی پێشوەخت بسەپێنێ بەسەر لانە شیعی و سونیەکاندا بەتایبەت لانە شیعەکان؟ بەڵێ ئەتوانێ نەزانی وەکوتم ئەمەوێت لەوە تێبگەین مفاوزێکی تر هەیە لە دەرەوەی ئەو وەفدی مفاوزاتی کە لە بەغا مفاوزاتەکە
مفاوزە ئەساسیەکان ڕەنگە لە ژوێنی تر بن و من جارێکی ترە گەڕێمەوە تاکید لە لێدوانی هێزە نێودوڵەتەکانەکەم هێزە نێودوڵەتەکان لە مەسلحەتی ئێمەیە ئەو تەسریحی وەزیری خارجیە ئێران کە بەشداریکردنی لە شەڕی داعش وڵاتەکەی لە شەڕی داعش بەسێتەوە بە مەلەفینەوە بیەوە مانگی ئەم سەرەتایی مانگی نوۆیە دیسانەوە کۆبوونێکی پەرلەمانی لوبنان هەیە بۆ هەڵبژاردننی سەرۆک لوبنان لە 25 سەرۆکی نییە سەرۆک کۆماری نییە و قەیرانەکە بەسراوەتەوە بۆەوە و ئەم مەسئلانە ڕەبتن بەیەکەوە ئەوەی حوسەکانیش بەداخەوە دەرفەت نییە ئەمانە بەیەکەوە باسکەینەوە ڕەبتن بەیەکەوە ئەوەی کە گرنگە کورد بیکا لەم قۆناغەیە ئەوەیە کە قسەیەکی زۆر گرنگی بایدن ئەوە بوو کە باسی لێدوانەکەی ئەڵێ بزانم یەکگرتووی عێراقی بەستەوە بە فدرالیەتەوە ئەڵێ عێراق ئەگەر ببێتە وڵاتێکی فدرالی بە یەکگرتوویە مێنێتەوە و ئەبێتە مای دابەشکردنی سەروەت و سامان و دەسەڵات بە شێوەیەکی عادلانە ئەمە وازەحە کە سیاسەتی ئەمریکا ئێستا کە ئەو پاڵپشتی دەتوانێت سوود لەم دۆخەوە بگرێت و زۆر بەباشی توانێت گەرنتی زۆر بگرێت چۆن ئەو ئەتوانێت گەرنتی وەربگرێت کورد نابێت کات لە دەست بدا ئێستا کاتی ئەوەیە قیادی سیاسی یعنی سەرکردەی حیزبەکان سەرکردەی دەرەجەیەکی حیزبەکان ئێستا لە پەیوەندی بن لەگەڵ ئەو وڵاتانەیە بۆی لە آخر لەحظەیان نێن هەموو جارێک وایان کردووە ئەم هەڵەیە دووبارە نەکەینەوە شتێک هەیە لە مفاوەزاتە پێوترێت استراتیژ شتێکی پێوترێت تاکتیک ئەبێ ئاگامان لە تاکتیکمان بێ بۆی لە ئاستی استراتیژیە هەڵە نەکەین ینی شت لە دەست نەدەین واگاشمان لێ بەشتی استراتیژمان ڕوون بێ من تەسەور ناکەم استراتیژمان ناڕوونە ڕاستە ئەشەیطان یەک من في التفاصيل ئەمڕۆ وەفدی تەحالفی وەتەنی بە برادرەکانی ئێمەیان وتویانە قۆناغی پێشوو ئێمە هەڵە بووین ئەمە مەسئلەیەکی گرنگە و ئێمە ئەو قۆناغە دووبارە ناکەینەوە دەمانەوێت ئەو قۆناغە تێپەڕێنین عێراق لەسەر شێوازی تازە ئەمە سەرەتایە تێگەشتنەوە دەست پێکە ئەگەر طبعا کە ئەچینە ناو تەفاصیل ئەو وەختە دێتە سەروەردەکاری ئەو لە کوردم گەرنتێ چۆن وەربگێت لانی سێم بەشدار بێ سەقفی زەمەنی دابنێ چی بکات بۆ کورد دەبێت سەقفی زەمەنی دابنێ وازح بێ لانی دەرەکی بکاتە طرف لە مەسئلانە بەڵام دەبێت ئاگامان لێ بێ هێزە نەدوڵەتەکان لایەن گرنگە و بڕیاریان داوە و بڕیارەکەیان ڕوونە ئەگەر شتێک ڕوونەدا ئەو ئەگەرە لە سیاستە ئەبێ هەر حسابی ئەگەرەکەی بوومە لەرزەیەەکە انقلابێکات اختیاح محاولەیەکی اختیالە هەموو ئەمانە ئەگەرن لە سیاستە ئەگەر ئەمە ڕوونەدا هێزە نێودوڵەتەکان سوورن لەسەر ئەوەی حەیدەر عیبادی لە کماوەی خۆیە حکوومەت پێک بێنێ و پەرلەمان دەنجی بداتی بۆیە کورد نابێ بکەوێتە بەردەم فشاری کاتەوە لە آخر دقەکانە تەنازولی پێ بکەن چونکە پێیەکەن یعنی هێزە نێودوڵەتیانە قدرەتی ئەویان هەیە فشار بخەنە سەر لایەنەکان و پێ بکەن بۆیە مفاوزی کورد کە ئەڵێ مفاوزی کورد لێرە بەبەستە لە کاک ڕۆژ و کاک جەلال و کاک فریاد و کاک نەجیب و کاک زانانیە مەبەستم لە سەرکردەی یەکەمی حیزبەکانە ئەوەیە کە دانیشن پلانێکی ڕوونیان هەبێ بکەونە پەیوەندی حملەیەکی دیبلۆماتی بەقوت بکەن پێیان بڵێن ئێمە ئەمە مەرجەکانمانە بۆ پێکهاتن لەو حکوومەتە ئەمە نازانم هەیە یان نا من پێم وایە ئەگەر نەبێ هەڵێک استراتیژی گەورەیە کورد لەم قۆناغەیە ئەگەر شتەکانی بەدەست نێنێ غدرەکە دەتوانێت مەجی پێشوەخت بە نمونە گەڕانەوەی بوجە بانی بسەپێنێت بودجەنە ئەزانی چونکە بۆ مەسەڵامە داواکاری بەشێکی زۆری خەڵکەوە ئەزانم ئەخر من باسی ئەزانی ئێستا گەوتین داواکاری هەمومان داواکاری هەمومانەکە زانی ئێمە 4 ساڵی ڕابردوو 4 ساڵی پێش ئێمە کاکسامی و هاوڕێکانی شەڕیان لەسەر بودجە و لەسەر استحقاقاتی خەڵک و دەستکەوتەکانی خەڵکی کوردستان کردووە ئێمەش کردومانە ئەو برادرانەیش دوای ئەمە ئیشەڵا لە ئێمە باشترێکن ئەمێنێتەوە سەر ئەوەی کە گەڕانەوەی بودجە پێش پێکهێنانی حکوومەت لە ڕووی یاساییەوە لە دەسەڵاتی مەجلیسی وزەرای ئێستەیە تەصریفی عمالە کەمالێکی سەرۆکێتی ئەمە هەر بە دەسەڵات بە قانون لە دەسەڵاتی حەیدەر عیبادی نییە تا قەرار بە ئێستا حەیدەر عیبادی من نوێنەری میلەتەکەمم لێرە نوێنەری حەیدەر عیبادی نیم بەڵام بە قانون قساکەم بە منطق قسە بکەین حەیدەر عیبادی ئێستا قودرەتی نییە دەسەڵاتی نییە و بۆی نییە بڵێ بودجە بنێرن چونکە ئەم پیاوە کاندیدی ڕاستپێردراوە بۆ پێکهێنانی حکوومەت سەرۆکی حکوومەت نییە ئەوەی تا ئەم لەحظەیە ئەتوانێت بڕیار لە ناردنی بودجە بدا وەکو پێشوەخت حکوومەتەکەی ئێستاە بە سەرۆکایەتی نوورین مالیک بەڵێ ئەم گەرنتی کە بۆ تۆش باست کرد ینی ئەم گەرنتیە دەکرێت چۆن بکرێت کە سبەینە بایەخێکی یاسایی هەبێت نوری مالکی هەموو لایەک باسی کرد کە ئەوەی کە بەرامبەر هێمکردی نایاسایی بوو بەڵام چۆن نتوانرا ئیجراعاتی لەگەڵ بکرێت ئەگەر بە یاسا ئەمەی کردووە ئەگەر بە نایاسایی کردێتی بۆچی ناتوانرێت بە یاسا لێ پێشنەوە لەگەڵ بکرێت ینی کورد دەتوانێت چی بکات بۆ ئەم ڕێکەوتنانی بە جۆرێک بێ لەگەڵ لایانی شیعی بە تایبەت کە بایەخێکی یاسایی هەبێ لە ئشارەت بە قسەیەکی کاکسامێکم کە باسی بەڕەوی ناوخۆی مەجلیسی وزەرای کرد بۆی دەسەڵاتەکان دابشکەین مجموعەیەک شت هەیە ئێستا ئەرکی پەرلەمانە بیکە و ئەرکی کوتلە کوردستانەکانە بەپەلە لە ئێستاوە لەم 2 هەفتەیە بیکەن
زۆ گرنگە بەپەلە بیکەن یەکێکیان هەوڵ بدەن مقتەرەحی قانونی لە محکمەی اتحادی گەڕێن لە ڕاستیە محکمەی اتحادی مەسئلەیەکی تر سناکە پەلەیشی تیانەکەن گرنگ نییە بەڵام گرنگە لە مەسەلەی مەجلیسی اتحاد یاسای مەجلیسی اتحاد زۆر گرنگە بە زەماناتی خۆمانەوە بچینە ناو مەجلیسی اتحاد چونکە محکمەی اتحادی کێشەی تایە و مەرجعیە فشارەکە ئەو وەختە کورد استدام لەگەڵ مەرجعیەکە لە بەرژەوەندیمان نیە ئێستا لە ڕووی تاکتیکی وە لە بەرژەوەندیمان نیە گرنگە ئێمە ئێستا قسە لەسەر مەجلیسی اتحاد بکەین ئەمە خاڵی یەکەم خاڵی دووەم لەسەر مەجلیسی پەیڕەوی ناوخۆ یان یاسای ئەنجومەنی وەزیران جگە لەوە یاسایەکی تر زۆر گرنگە کە پێویستەکە لەم دوو هەفتەیە پەرلەمانیشی لەسەرکە دوام بکەنێنەوە کە یاسای فەرماندەیی گشتی هێزە چەکدارەکانە عێراق قایدی عامی قوات مسلحە هەیە قیادەی عامی نییە فەرماندەی هەیە فەرماندەی گشتی هێزە چەکدارەکانە فەرماندەیی گشتی هێزە چەکدارەکانی نییە پێویستەکە یاسایەک دەرچێت ناوی یاسای فەرماندەیی گشتی هێزە چەکدارەکان بێ ئەم فەرماندەیە ڕاستە سەرۆک وەزیران فەرماندەی گشتی هێزە چەکدارەکانە بەڵام دەبێت بڕیارتیایە پێکهاتەکان شەریک بنتیایە و بڕیارتیایە کاک سامی دێمە لای بەڕێزیت باسمان لە گەرنتی کرد کورد دەتوانێت سەقفی زەمەنی دیاری بکە بۆ جێبەجێکردنی داواکانی لەلایەن عەبادیەوە سەقفی زەمەنی وەکو ئاماژەم پێ کرد جارێ بە عمومیات بێتە نەخێر نە عەبادی و نە کەسێکی وەکو عەبادیش ناتوانێت نە 4 ساڵی تریش بە ینی بانەڵێن گەشتبین نییە کاکسامی بەس واقع حال ئەوەیە ینی 10 ساڵی تریش مادەی 140 جێبەجێ ناکرێتن بەڵام ئێمە باسی ناوەڕۆکی مادەی 140 دەکەین ینی دارێ حتا لە دەستوری عێراقی غەڵەتیەکی هەرە گەورە کراوە کە 4 مانگ بۆ دەستنیشان کرا بۆ نمونە لیژنەی تعدیلاتی دەستور هەمان گۆڕانی دەستور هەروەها بۆ مادەی 140 کە سەقفێکی زەمەنی بۆ دیاری کرابوو بە قەناعەتی من غەڵەتیەکی گەورە بوو چونکە لەسەر واقعە لەسەر عەرزە کێشەی زۆر گەورە لە کەرکووکە هەیە بۆ نمونە و لە کێشەکە لە جێگەکانی تری کە مادەی 140 بەڵام دەکرێت بەڵێ حەیدەر عەبادی دەتوانێت جزئێک لەو جزئانە جێبەجێ بکە لەبەر ئەوە بۆیە دەڵێم ینی وەفی دانوستاندن لە کوردی دەبێ بچێتە ناوەڕۆکی بڵێم تو دەڵێ مادەی 140 جێبەجێ دەکەم جارێت تەطبیقی واقعی بڵێن مادەی 140 جێبەجێ بکرێتن کەرکووک و ناوچەکانی تری دەرەوەی کوردستان بۆ نمونە ینی خاڵی یەکەمی ئەوەی تا ئێستا جێبەجێ نەکراوە تەنیا هەندێک پارە دراوە بە خەڵک تا ئێستا کێسی زۆری خەڵک لەوێ وەستاوە چارەسەر نەکراوە حکوومەتێکی عێراقی حەیدەر عەبادی دەتوانێت بە 4 ساڵ بەشە بودجەی هەرێم ینی ئەو بەشە بودجەی کە بڕاوە دەتوانێت وەکو مەرجی پێشوەخت ئێستا بەکار بهێنرێت جارێ بودجە وەکو کاکسەردەر ئاماژەی بکە دەسەڵاتی حکوومەتی ئێستاە بمانەوە نامانەوێ دەبێ ئەندامانی ئێمە لە پەرلەمانە بتوانن ئەگەر بودجە بەسەندکەن ئەو لیژنێکی کاتی دروست کراوە ئەگەر بودجە دروست بکەن لەوێ هەندێک بڕیار و خاڵێک دەستنیشان بکەن کە سەرۆک وەزیران ئیلزام بکەن جێبەجێ بکە حەیدەر عەبادی ناتوانێت جێبەجێ بکە بەڵام دەتوانێت حەیدەر عەبادی نەک وەکو حەیدەر و ئینەما وەکو ئەو وەکو چۆن بڵێ پێکهاتەیە کە حەیدەر عەبادی نوێنەراتیان دەکا بەوەکو مژدەیەک بداتە خەڵکی کوردستان موچەی فەرمانبەرانی کوردستان بینێرێ موچەی فەرمانبەران ڕاستە ئەوش دەسەڵاتی مالکیە بەڵام وەکو ئێمە لەگەڵ کوتلەی حەیدەر عەبادی قسە دەکەین نەک تەنیا خودی حەیدەر عەبادیە باشە کورد مەرجێکی پێشوەختەی لەو شێوەیە هەبێ یاخود بەبێ مەرج بەشداری دانوستان و بەشداری حکوومەت بکات والله بە قەناعەتی من کورد دەتوانێت حتا ئەوانەش بکەتەوە وەکو مەرجێک بەڵێ ئێمە هاوڵاتیەکانمان ئێستا چاوەڕێی ئەو موچەیە تا ئێستا نەتا ناردووە دەتوانێت هەر بۆ دڵخۆشکردنی خەڵکی ئێمەی کوردستان ئەوە تەمان بۆ حکوومەتی عێراق هیچ کێشەیەکی زۆر گرفت گەورە نییە چەند پارەیەک حتا چەند ملیارد دلارێک بنێرێتن بۆ مۆزوعی موچەی ساڵ یان بڵێن مانگانی ڕابردوو بەڵام دەبێتە وەکو چۆن جێگەی متمانە جێگەی سقە کە حەیدەر عەبادی دەتوانێت ئیش بکە ئەو کوتلەیە کە سەر بە حەیدەر عەبادی سەر بەو کوتلەیە دەتوانێت ئیش بکە نەک تەنیا کەسێکە ئیشە بکە ئێستا هەفتە ڕۆژی ماوە بۆ پێگەێنانی کابینەکە بەپێی دەستور و یاسا پێتان وایە لە ماوەدا دەتوانرێت ئەگەر کابینەکەش پێک نەهێنرا دواتر چی دەکرێت ڕێوشێنی دەستوری یاسایی چییە؟ بە قەناعەتی من ناکرێتن خلالی هەفتە ڕۆژ من هیچ گەشتبین نینم کە دەتوانێت حەیدەر عەبادی ئەو بڵێن حکوومەتی خۆی پێبێنێت نەتەنیا لای کورد کێشەی هەیە لای سنە خودی سنە کێشەی هەیە دوێنێ ئەو کێشەی گرفت گەورەی ئیمام مۆیس بۆیتە گرفتێک بۆ حتا لایەنە سونیەکان دەڵێن بەشدار نابین لە حکوومەتدا یعنی کێشە ئەمنیەکان وەکو بڵێن کارتێکردن دەکاتن مالکی خودی مالکی ئەوڕۆ زۆر قسە هەبوو کە لە ناوەڕۆکی حتا ئەندامانی
خودی ئەو بڵێن کوتلەیە باسی کردووە کە مالکی هەوڵ دەداتن ئیشەکەی حیدەرابادی سەر نەگرێتن واتە کێشەی گەورە هەیە داخلی ناوخۆی عێراق و دەرەوە عێراقی ئەمنی و هەروەهاش وەکو سیاسی ڕێگر هەردەما ڕۆژ جێبەجێ نەکرێت. زۆر سپاس بەڕێزان هەر ئێستا ڕاگەنراوێک لە بەڕێوەبرایەتی گشتی ئاساییشەوە بەدەستمان گەشتووە دەیخوێنینەوە. ئەمڕۆ ئێوارە کاتژمێر 6:20 دقیقە سیارێکی جۆری هۆندای تۆکسۆن ڕەنگی سیلڤەر کە لە پارکینگێک لە سەر شەقامی هەولێر کەرکووک نزیک پەیمانگەی تەکنیکی ڕاگیرا بوو تەقیە و لە ئاکامدا 4 کەس بە سووکی بریندار بوون. لێکۆڵنەوە لە ڕووداوەکە بەردەوام و هەوڵەتانی خۆشەویست لە ئەنجامی ئاگادار دەکەینەوە دڵنیان دەکەینەوە کە بارودۆخەکە لەژێر کۆنتڕۆڵ و لەژێر کۆنتڕۆڵدایە و ئاساییە بەڕێوەبرایەتی گشتی ئاسایش. کاک سەردار چەند کەم کاتمان ماوە سەبارەت بە بەشداری لایەنە سیاسی کوردیەکان تا چەند گرنگە سەرجەم لایەنەکان بەشدار بن لە حکوومەتی ئایندەی عێراقدا و چ پۆستێک گرنگە پێت وایە بۆ بەدەستێنانی مافەکانی کورد دەبێت چ پۆستێک وەربگرێت؟ وڵا کورد لە پۆستە ڕێیاسەکانان دەبێت مجاملە نەکە وەنێشی کردووە لە ڕاستیە و ئەو پۆستانەش ئەمێنێتەوە سەرەوەی کە من زانیومە ئەمڕۆ دیارە باسی ئەوە کراوە کە قسە لە مەسئلەی پۆست و ئەوانە بکرێت وەفدی کوردستانی تاکید لەوە کردوێتەوە کە ئێمە منهاجی وەزارەکە و بەرنامە حکوومەتەکەمان لا گرنگترە لەوەی کە ئێستا ناوی وەزیرەکان بنێن و ئەمە هەڵوێستێکی دروست و ڕاستە کە ئێمە بەر لە بەرنامە حکوومەتێکە نابێ ئەوە بکەین نابێ باسی ئەوە بکەین. پێزانەرەکان وەزارەتەکانی کوردیش کەم دەبێتەوە بۆ پێی باز لەوە کراوە کە یعنی قسەیەک هەیە بۆ کەمکردنەوەی حەجمی وەزارەتەکان و لە چوارچێوەی ئەوەی کە ئەو مەرکزیەتە توندە لاوازەکرێتەوە ئێمە 4 ساڵی ڕابردوو زۆر تاکیدمان لەوە کردەوە کە هەندێک وەزارەت هەڵوەشێنەوە ئێمە پێمان وا بوو هەندێک وەزارەت پێویستە کە هەڵوەشێنەوە دەسەڵاتەکانیان بدرێت ئەنجومەنی پارێزگاکان. ئێستا بە کورتی کورد چی وەربگرێت باشترە لە ماوەی کەمتر لە خولێکدا سوپاس دەکەم چ پۆستێک گرنگە بەتایبەت بۆ کورد لەم دۆخەدا؟ کورد دەبێت لە من پێت ناڵێم چ پۆستێک چ وەزارەتێک بەڵام پێ دەڵێم لە بواری سیاسەتە لە بواری سیاسەتی ڕسمی سیاسەتی دەوڵەتە کە سەرۆک کۆماری هەیە و ژێگری سەرۆک وەزیرانی بێ و ژێگری سەرۆکی پەرلەمانی هەیە ئەکرێ قسە لەسەر وەزارەتی دەرەوە بکە ئەکرێ بەڵام دیسانەوە وەزارەتی گرنگتریش هەیە لە وەزارەتە سیادەکان کە دارایی و نەوتە لە بواری ئابووریا دەبێت کورد موقعی گرنگی هەبێ وەزارەتی گرنگ بێ لە بواری ئەمنیە کە دوو مەسئلەی گرنگ هەیە بێ ئاگامان لێبێ یەکێکیان کورد دەبێت تاکید لە فەرماندەی گشتی هێزەچەکدارەکان بکاتەوە دوو دەبێت تاکید لە تەوازن کاتەوە کە سونە لە مەسئلەیە هاوڕایە لەگەڵمان سوپای عێراق دەبێت بە پێی ڕێژەی خۆمان ئێمە خەڵکمان تیا هەبێ خاڵی هەرە گرنگتر لەمانە بۆ کورد ئەوەیە کە چۆن مۆزوعی هێزی پێشمەرگە چارەسەرەکە و بە جۆرەگەی کاتە بەشێک لە منزومەی دیفاعی وەتەنی کە لەژێر ئومرەی بەغانە بێ و بتوانێ پشکی خۆی لە تەجهیز و لە تەسلیح و لە تەدریب زۆر سپاس بەڕێز سەردار عەبدوڵڵا ئەندامی پێشووی پەرلەمانی عێراق هەروەها سامیە تروشی ئەندامی پێشووتری پەرلەمانی عێراق زۆر سپاس بۆ هەردوو بەڕێزان ببورن بەهۆی گواستنەوەی ئەو دوو ڕووداوی تەقینەوەکانی شاری کەرکووک و هەولێرەوە کە گرنگ بوون بۆ بینەرانی بگوازینەوە ئەگەر نەمانتوانی بەوکو پێویست باز لە پرسەکە بکەین سپاس بۆ ئامادەبوونی هەردووکتان زۆر سپاس بەڕێزان سپاس بۆ ئێوەش کە تا ئێستا بینەری بەرنامەکە بوون کاتێکی خۆش بۆ هەموو لایەک و خواتان لەگەڵ.